سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی پرپێتان دەگەمەوە لە مەڵقەی بەرنامەکەماندا باز لە گرنگی پاشێو دەکەین پرسیار ئاڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا پاشێوکردن چییە و بەچی دەگوتێ پاشێو گرنگی پاشێوکردن واتە بەهاکەی لە چیدایە ئایا چ جۆرێک لە پاشێوکردن نزیکە لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. پاشوو لە زمانی عەرەبی پێڵێن سحور سحوریش سەحەر خۆی بە کاتی پێش نوێژی بەیانی ئەوتری وبالأسحار هم يستغفرون يعني وكسانە کە شەو نوێژ دەکەن و لە شەو نوێژ داوای لێخۆشبوون نەکەن لەبەر ئەو خواردنەش لەو کاتاخورێ پێوتێ سحور ئەو خواردنە کە هەڵەسێک ڕۆژەوان هەڵەسێ پێش نوێژی بەیانی خواردنی تیاخوا پێوتێ سحور لەبەرەوە گەرێکێک مەسا دوای عیشانان خوا پێی ناوتێ سحور سحور ینی کاتەکە ئەبێ زۆر نزیک بێ لە بەیانیەوە بۆ یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئێمە تەراویحمانە کرد لەگەڵ پێغەمبەرێک دوو شەوێک تەراویحیان کردووە دوای زۆری نە ئەمە بانی ئەیە پاشێومانە کرد سەحابەی لێ پرسی چەندێکیان بین بوو فەرمی بەقەدەر 50 ئاەت بخوێنی یعنی لە نێوان بانگ و پارشێوەکەیانە بەقەدەر ئەندازی 50 ئاەتی قورئان بخوێنێ ئەوە نەبینی بوو معناه سحور زۆر نزیک ئەبێ لە بەیانیوە لە نوێژی بەیانیوە وەکو عولەمایانە فەرمون ئێمە دوو شتمان هەیە ئێمە زاراوەی زمانمان هەیە زاراوەی شەرعی و ئیستیلاحیشمان هەیە ئەم وشەی سحور و سەحەر وشتە لە زمانی عەرەبیا بووە کەم بەمەسپی کاتی پێش نوێژی بەیانی بەڵام ئەمە وەکو عیبادەتێک و دانرابێ و ناو بێ بۆ شتێمە ئیسلام دایناوە یعنی ئیسلام کردوێتێ ناو بۆ ئەم جۆرە خواردنەکە لە پێش نوێژی بەیانیە ئاخورێ بۆ عیبادەتی دیاریکراوە هەر چۆنێک نوێژ سەلات لە ئەسڵی زمانە ینی بە مەعنا دوعایە بەڵام ئیسلام کردوێتی بەناو بۆ ئەو جۆرە عیبادەتە ئەوە لە شەریعەتی ئیسلامە بۆتە ناو بووی پاشەو طبعا ئێمە شتێکمان هەیە بە ناوی شعائر ئێمە کۆمەڵشتانێکم هەیە شعائرمان هەیە ئەم شعائرانە شەرت نییە ئێمە مەسەلەن هەموو شتەکان با بڵێن فەلسەفەی شعائرە دینیەکان تەنها ئەڵێن هۆکاری ئەم شعائرانە ئەمری خواییە ئەمری خوای ئیتر شەرت نییە ئێمە هۆکارەکەی بزانین ئەڵێن ئەسڵی شعائر شتەکانی شعائر ئەسڵەکەی بریتە لە چی بریتە لە ئەمری ئیلاهی پاشان ئەگەر ئێمە لە با بڵێن قەترە لە دەریا با بڵێن لە هەزارە یەک سوود و قازانجەکانی لە ئێمەوە دەرکەوت و زانیمان و عیلم دەریخست و فڵانە زانا و فڵانە کەس ئەمە ئەهلەن وەسەهلەن فەبیها ونعمە بەڵام لە ئەسڵا شعائرە دینیەکانی ئێمە ناگرن بەسەر بە شوێن هۆکارەکانیان بەڵکو ئەڵێن ئەمری ئیلاهیە هۆکارەکانی بەس ئەمری ئیلاهیە یەکێ لەوانە ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە مانگی پیرۆزی ڕەمەزانیش ئێمە قاعدەیەکمان ئەڵێ ما لا يتم الواجب إلا به فهو واجب ناڵێن پارشە واجبە یەکێکە لە سونەتە گەورەکان بەڵام پارشێوکردن لە کوردەواری خۆمانە کەلیمەی پارشە و لە چیوە وەرگیراوە الله ئەعلەم لەوە ئەچێ لە پاشێوانەوە وەرگیرا بێت پاشێوانەوە وەرگیرا بێت ئەگینا عەربیەکەی سحورە سحور یعنی بەرەبەیان سحور یعنی بەرەبەیان اینجا ئەم پارشێوە گرنگیەکی زۆری پێدراوە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تەرکیزی و تەئکیدی کردوەوە لەسەر مەسەلەی پارشێو حتا ئەفەرمێت تەسەحەروا فإن في السحور بركة ئەفەرمێ پارشێو بکەن چونکە بەرەکەی تایە زانایانی ئێمە ئەفەرمون ئەو بەرەکەی یعنی ئەجر و پاداش و خێری تایە بەرەکەت یعنی هەر ئەوە نا با بڵێن هەواکەی پاکە و کۆمەڵ یعنی بەکردنی پارشێوەکە تۆ چۆن بۆ ڕۆژەکە خوای گەورە ئەجر و پاداش بۆ ئەنووسێ بۆ پاکردنی پارشێوەکەش بە هەمان شێوە ئەجر و پاداش بۆ ئەنووسرێت یەکێک لە ئادابەکانی ڕۆژۆوان یەکێک لە سونەتەکان ئەوەیە کەوا پارشێو بکە چونکە بەڕاستی پارشێوکردن ئەمە سنەتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرموویەتی تەسەحەروا فإن في السحور بركة فەرموویەتی پارشێو بکەن چونکە لە پارشێوکردندا بەرەکەتی هەیە ئەم فەرمودەیەش صحیحە و ئیمامی موسلیم و بوخاری ڕیوایەتیان کردووە دیارە پێشوو بێمە سەر وەڵامی پرسیارەکەت ئەوەیە کە ابن تەیمیە پێشەوای ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی
پاشێوکردن بەرەکەتی دنیا و دوا ڕۆژە لە دنیادا جەستە و لاشت بەهێز دەکا و وەکو ژەمە خۆراکێکی بەیانی وایە و بۆ دوا ڕۆژیش تۆ سونەتێکی پێغەمبەری خوا زیندوی کردوتەوە صلی الله عليه وسلم. بۆچی پێی دەوترێ پاشێو بە عەرەبی یعنی سحور سەحەر بەری بەیانە، یعنی پێش ئەوەی کەوا نزیکە بەیان بێت لەوەوە هاتووە. لە کوردی خۆشمان وێ دەچێتەوە هاتە بێ کە پارشێو لە پاروی شەودا، یعنی ئەو پاروەی کە دەیخۆی لە شەودایە و لە کۆتایی شەودایە بۆیە پێیوترێ پارشێو. دیارە پارشێویش ئەوەیە چاکترین پارشێ ئەوەیە کەوا لە کۆتایی شەودا بێت لە پێش بانگی بەیانیدا بێت، ئەویش بۆ ئەوەی کەوا جەستە و لاشەی ئینسان بەهێز کات وەکو ژەمێکی بچووکی خۆراک وایە، چونکە ئینسان پێویستی بە خۆراکە کە تۆ لە 16 سعاتا هیچ ناخۆی. گرنگ ئەوەیە ئەمەش کە دانراوە پێغەمبەری ئازیزمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ پسپۆڕی ژەمە خۆراکەکان بووە، پسپۆڕی ئاینی و زانستی ژەمە خۆراکەکان بووە کە ئێمە پێویستمان بە ژەمە خۆراکی تەندروست هەیە. چاکترین ژەمە خۆراش ئەوەیە کەوا دوو ژەم بێت کە بەیانی و ئێواران بێت، هەروەکو دەبینین ئێستا لە ئەوروپا بە تایبەتی لە بەریتانیا دوو ژەمی سەرەکی خۆراکیان هەیە، بەیانی و ئێوارانە. ئەویش ئەوەیە سەمونێکە هەمبەرگرێکی خێرا دەیخوا و دەڕوا بەڕێوە بە ئیشەکەی خۆی دەکات. ئەوەی کە ئێستا ئێمە سێژەم نان دەخۆین و سفرە دەڕازێنینەوە ئەوە عرف و عادەت و کەلتور وای کردووە، ئەیناوە ئیلا لە ڕاستیدا دوو ژەمی سەرەکی خۆراکمان هەیە. پارشێو وابزانم لە پاش شێو ئەکەین کە نان خواردنی ئێوارەیە، لە دوای ئەوە نانێکی تر ئەخۆینێن پاش شێو. ئینا پار شێو لە وشەی عەرەبیە سحوری پێوتێ، لەو کسە لە سەحەرەوە هاتووە کە لە کاتی نزیکی بەرەبەیان ئالەوە هاتووە. ئەو خواردنە تایبەتیەیە ڕۆژوەوان لە مانگی ڕەمەزان و غەیری ڕەمەزانیشە کاتێ بە ڕۆژوو دەبێت هەڵدەسێت لە نیوەی شەوە بەدواوە ئەو خواردنە یا ئەو ئاوە دەخواتەوە بەوە ئەو پێ پاش. ئینسان لەبەرەوە ماوەیەکی زۆر ئاو خواردنەوە ناخوا یارمەتیەدا تەحەمولی ڕۆژۆکە بکە. ئەویش بەڵگەکەی ئەوەیە کاتی خۆی سەحابەیەکی پێغەمبەر بە ناوی قەیسی کوڕی سەرەمە هاوڵی پێغەمبەر بوو، ئیشوکار و کرێکاری و فەلاحەت و شتی ئەکرد. ڕۆژێکیان هاتەوە عادەتیان وا بۆوان ئەگەر کەسێک پێش ئەوەی بەربام بکە بەکو بڵێ شتی نەخواردایە خەوی لێ بکەوتایە نابوو بیخوا، ئیترش هیلاک بوو خەوی لێکە و تەبەن ژنەکەی پێشاوتی هیچمان هەیە بیخۆمتینە وەڵا بەس ئەڕۆم بە کوشتێکە بۆ پێیاکەم. ئیتر ئەو خەوی لێکە و دوای کە هاتەوە شتی بووێن ئەم خەوی وشتی ئای داما و بە نسیب بوو نەبوو. ئیتر سبەینش بە ڕۆژوو بوو، ئیتر سبەینی لە پێشنیوەڕۆ لە هۆش خۆی چوو. لەوێ ئاەتە دابەزی کەواکو ئێوە بخۆن و بخۆنەوە وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر ثم أتموا الصيام إلى الليل. يعني ئەوە مسلمانان زۆر پێیان خۆش بوو و ئەوەشی بۆ دیاریکردن کەواکو ڕۆژوو لەو نێواندایە، ینی دوای ئەوەی تر کابرا توانین بکاتەوە. لەبەرەوە حکمەتێکی ئەوەی کەواکو بەربانکردن ئینسان هێزی لێ بمێنێ بۆ ڕۆژووکردن. ئەوە تا گەر دوو ڕۆژ بەسەرێکەوە بە ڕۆژوو بی ئەوە نامێنێ. پارشێویش هەمان دەورە بینی، پارشێویش کە تۆ لە سەرەتای ڕۆژەکەەوە شتێک بخۆی یارمەتیدا. ئەمە ڕووە مادیەکەی. ڕووە مەعنەویەکەشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەند فەرمودەیەکە فەرمێتی ئەوە خواردنێکی مبارەکە، ئەو خواردنی سحورە خواردنێکی مبارەکە، ینی بەرەکەتی تایە، خێروبێری تایە، فەڕی پێوەیە مسلمان بیخوا. جگە جانیبە مادیەکەی لە ڕووی مەعنەویشۆ ئینسان ئیسفادەی لێکە. و ئەفەرمێ جانبێکی تریشتی ئەفەرمێت جیاوازی ڕۆژووی ئێمە و ئەهلی کتاب گاور و جوولەکان ئەوەیە ئێمە پارشێوەکەین ئەوان نایکەن. و چاکێکی تری ئەوەیە ئەفەرمێ خوا و فریشتەکان یوسەللون عەلا ئەهلی سحووری، ئەوانەی سحوورەکەن خوا و مەلایکان سڵاواتیان لەسەر ئەڵێن، ینی خوای گەورە لیان خۆش بێ، مەلایکان داوای لێخۆشبوونیان بۆکەن. لەبەرەوە ئەم هەمووە معانی و واتا و مەبەست و حیکمەتەی تایە بە پاشێو کرد. یعنی ئێمە وەکو عەرزم کردی سونەتێکی گەورەی ئیسلامە و کۆمەڵێک سونەت و ئادابیشی داناوە چۆن بێ و چۆن بکرێ و کەی بێ و چی بخۆیت و چەندێ بخۆیتەوەوانە. حتا فەرمی ئەگەر یەکێک خواردنی نەبوو یا وەکو تۆڵی
تااقەتی نەبوونان و چێشتێک گەرم کاتەوە لێینێ تازە ئەڵێ وەلەو جورعەتی ماین با بە قومی ئاوش بێت تۆ پارشێو بکە یعنی هەر ڕۆڵی خۆی بینێت تەسیری بێت هیچ نەبێ تۆ بۆ قومە ئاوای خۆی خۆت جیا کردووە لە ڕۆژووی ئەهلی کتاب کە تۆ پارشێو کردووان پارشێو ناکە. مەسلەی پارشێو یەکەم طبعا وەکو جەنابیش ئیشارەی بۆ کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ فەصل ما بین صیامنا وصيام أهل الكتاب أكلة السحور أفرمي خواهي قولة كانت أفرمي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم. طبعا همو قلاني بيش إما همو شرائع آسمانيا كان هميان روجيان لسربو بلام هيش شريعتك وكو أم روجوي إما نية جاء أفرمي ئێمە لەگەڵ ئەو شرایعانەی ترا لەگەڵ ئەهلی کتابە لە پێشینانی ئێمە ئەو کۆمەڵە خەڵکانێکی و کۆمەڵە مەزاهیب و کۆمەڵە دینێکی تەنانەت دروستکراوەکان دینە دروستکراوەکانی ئێستش کە بە ناوی دینەوە پیان ئەوترێ دین هەن ئەوانش ڕۆژوان هەیە بەڵام ئەم سحور و ئەم پارشێوە تەنها لە چیا هەیە تەنها لە با بڵێن ئیسلامی ئێمە و لە ڕۆژی ڕەمەزانی ئێمایە ئەمە خاڵێکی گرنگەکەوە ئێمە جیا ئاکاتەوە لەوانی تر و دوو هەمیش پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکە ئەفەرمێ ئێوە پارشێو بکەن السحور بەرەکەتون ئەفەرمێ فەلا تەدەعوه وازی لێ مەیەنن لە پارشێوکردن چونکە ئەفەرمێ وەک وتمان بەرەکەتە ئەجر و پاداشە اینجا وەلەو ئەن یەجرع ئەحەدوکم جرعة ماء فإن الله وملائكته يصلون على متسحرين خواي گەورە فریشتەکانی ئەفەرمێ سەڵەوات ئەدەن داوای لێ خۆشبوونەکەن بۆ ئەوانەی کەوا پارشێوەکەن جا وەکو پێشتر وتمان یعنی هۆکاری سەرەکی بۆ شعائرەکانی دینی ئێمە بریتە لە ئەمری ئیلاهی یعنی بەڵام ئەوەندەی ئێمە ئەزانین ئەوە کەس ئەوانەی کە هەڵ ئەسن بۆ پارشێوەکەن گرنگی پارشێو لەوایە مەسەلا تۆ ئەگەر قومە ئاوێکیش بێت خەوەکەت ئەزڕێ مەسەلەن جسم نەشاتێک وەرەگرێ خواردنێک ئەخۆی مەسەلا هەم یارمەتیدانە بۆ ڕۆژوەکە جێگەی خواردنی بەیانی ئەگرێتەوە بۆت و هەم لەگەڵ ئەوەشە نەشاتێکە و یعنی حەز بە مەسئولیەتکردنێکە و یعنی ئەوەیە کە خوای گەورە و پەروەردگار یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمریان پێکردو و زۆر با بڵێن مسلمانانن هەڵناوە بۆ ئەوەی کەوا چی بکەن بۆ ئەوەی کەوا پارشێو بکەن و واز لە پارشێو نێنن ئەو کەسەی پارشێونەکە گوناهبار نابێت چونکە ئەڵێن پارشێوکردن سونەتە بەڵام پێ ئەو ئەجر و پاداش و خێرانی کەوا دانراون بۆ پارشێوکەران ئەو لەو ئەجر و پاداشە ئەو بەرەکەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو لەو بەرەکەتە چی ئەبێت بێبەش ئەبێت ئەگینان نەخێر گوناهبار نابێت و ڕۆژەکەیشی عیبی نییە. گرنگی پارشێو لەوەدایەکەوە ئەگەر ئینسانەکە ئەو کەسە لە ئێوارەوە کاتێکەوە ئەخەوێ هیچ نەخوا ئەو کاتە ڕێژەی ئاو هەموو ئینسانێک پێویستی بە ئاو هەیە پێویستی بە هاوسەنجی هەیە لە شیرینی لە چەوری لە ئاو لە خواردن بۆیە لە پارشێوەدا پێغەمبەری ئازیزمان صلی الله سەلامی خوای لەسەر بێ فەرموویەتی پارشێو بکەن چونکە پارشێو بەرەکەتی تێدایە تەسەحەڕوا فإن فی السحور بەرەکە و هەروەها پێشەوە ئیبن تەیمیەش کۆ پێشتر ئاماژەم پێدا فەرموویەتی کەوا پارشێو بەرەکەتی دنیا و دوا ڕۆژە چونکە هەم لە دنیایشدا جەستە و لاشت بەهێز دەکا و بۆ دوا ڕۆژە سنەتیش پێغەمبەری خوا زیندوو کردووە صلی الله عليه وسلم کە خێر و ئەجر و پاداشی لەسەر وەردەگریت جا ئەو کەسەی کە پارشێو دەکا ئەوە وەکو ئەوە ژەمی بەیانی کردبێت ئەگەر بە قومە ئاوێکیش بێت چونکە ئینە لیبەدەنیکە عەلەیکە حەق ئەو جەستە و لاشەی خۆشت مافی بەسەرتەوە هەیە بۆیە تۆ ئەگەر پارشێوت پێ نەکرد ئەوە مافێکت لێزەوت کردووە ئەگەر خمە ئاوێکیش بێت بیخۆیەوە بۆ جەستە و لاشت قازانجەکە قورگت و مەعیدەت ئاو دەدەیت چونکە بەڕاستی ئینسان بەتایبەتی لەم فترەیە دەڵێم کاتێکدا کە خەڵکی بە ڕۆژۆ زیاتر لە 16 سەعات ئەوە پێویستی بە ئاوە و ئێمەش ڕۆژوش بۆیە ئەوەیەکەوە تەندروستیمان بەهێزکات صوموا وتصحوا ئێوە بە ڕۆژوو بن بۆ ئەوەی کەوا جەستە و لاشتان ساغ بێت جا ئەو کەسی کە پارشێو دەکات ئەوە بەڕاستی مافی جەستە و لاشەی خۆی دەدات بەوەی کەوا ئاوێک یان شیرینیەک بێگومان ئەوەی کە پارشێو نەکا گوناهبار نابێت چونکە پارشێو سونەتە و بەڵام جەخت لەسەرەوە کراوەتەوە ئەگەر بە قومە ئاوێکیش بێت ئەگەر بە خورمایەکیش بێت پارشێوەکە بکەیت لەبەر جەستە و لاشەی خۆت چونکە هاوکاری ئەو ژەمە خواردنە دەکات کەوا لاشت بە قووەت بێت و چاکترین پارشێویش ئەوەیە کەوا لە کۆتایی شەوەکەدا بێت لە پێش بانجی بەیانی بێت بۆ ئەوەی کەوا تقریبا وەکو لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پێغەمبەری خوا لە ڕەمەزانە سەوم الویصالی هەبوو یعنی ڕۆژ دوو ڕۆژ لەسەر یەک بە ڕۆژوو ئەبوو بێ ئەوەی بیشکێنێت
ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ویستیان ئەوە بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله و سلم نەهی لێکردن فەرمووی ئێوە مەکەن چونکە ئێوە تواناتان وەکو من نییە، من خوای گەورە بە تایبەتی تێرم ئەکا ئاوم دەداتێ، بەڵام ئەوە بۆ ئێوە نییە. جا بۆ ئەوەی صوم الوصال نەکە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، پێغەمبەری خوا هانیدان بۆچی؟ بۆ پارشێوکردن، بۆی پارشێو بکەن. ئەمە ڕوویەکی. لە ڕوویەکی ترەوە فەرمووی لە فەرمودەکان هاتووە لە ڕوایەتەکانی تراتوە ئەفەرمی پێچەوانەی جوولەکەکان بن کە ئەوان پارشێویان نییە کاتێ بە ڕۆژوو دەبن، ئێوە پێچەوانەی ئەوان بن پارشێو بکەن. و لە ڕوویەکی تریشەوە ڕۆژوو گرتن لە پێچەوانەی سروشتی ئینسان نییە. هەموو مرۆڤەکان هێز و توانایەکی تایبەتیان هەیە. ڕۆژوو بۆ ئەوە نەهاتووە هێزی مادە لە جەستەدا تێک بشکێت بە تەواوەتی ئیتر نەمێنێتەوە، چونکە ئەمە ڕەبەنیەت و گۆشەگیریە و کە لەوانەیە ئینسانەکان توانای نەبێت بیکات. و ئەمری خوایش ئەبێ جێبەجێکرێ لەبەر خوای گەورە لوتفی بووە بۆ پێمان کە ئێمە لە شەوە خواردن و خواردنەوە و نووسنمان هەبێت و ئەو شتانەی کە قەدەغە کراوە لە ڕۆژە لە شەوە ئەنجامی بدەین تاوەکو هێزێکمان هەبێ بۆ ڕۆژەکەش. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەمری کردووە بە شتێکەوە و ئێمەش ئەمرەکەی جێبەجێکەین لە بابی سونەتایە، فەضیل ئەجرێکی باشمان دەست ئەکەوێ، هەم خۆمان خواردنێک ئەخۆین، هەم لایەکیشەوە ئەجرێکیشمان دەست ئەکەوێ، چونکە خوای گەورە فەرمانی پێیاوین کە گوێڕایەڵی پێغەمبەری خواکەین. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. جائت ئەمە ئەگەر لە بواری عیبادەتەکانە کە بە نیەتی ئەو عیبادەت هەڵەسین پارشێوەکەین سونەتێکمان دەست ئەکەوێت. ئەمە هانمانەدا بۆ ئەم وەیکەوە پارشێوەکە بکەین سنەتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێکەین. ئەو کەسێک کە پارشێو ناکە مەسەلەن گوێ نەدا بە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، ئالەوە لەوانەیە تووشی هەڵە ببێت و تووشی گوناه ببێت، بەڵام ئەگەر بڵێ من هەر توانام هەیە و نامەوێت هەر پارشێو بکەم، گوێ پێ نادەم لەبەر توانای جەستەیم زۆر بەتایەتی لە ڕۆژگار کورتیە تااقەتینی هەڵبسێت، ئەمە تەرکی شتێکی سنەتێکی کردووە، ڕۆژەکەی دروستە وەکو ڕۆژەکەی دروستە. حتا ئەو کەسانێکی کە صوم الوصال ئەکەن گوناهبارە بن، چونکە لە مەذهبی ئیمامی شافعیە کەراهەتی تەحریمە صوم الوصال حرامە، بەڵام ئەفەرمێ ئەگەر کردی ڕۆژووی سبەینی دروستە، بەڵام لایەکی تر پێچەوانەی فەرمانی پێغەمبەرە صلی الله علیه و سلم کاتان ڕۆژەکەی دروستە ئەو کەسەی کە پارشێو یەکەم کاتەکەی نزیکی نوێژی بەیان بێ وەکو باسمان کرد، ئەو سەحابە فەرمی 50 ئاەت بینی بوو لە گەڵ بانی نوێژی بەیانە. دوو ئینسان خواردنێک بخوا شتێک بخواکەواوەکو بۆ سیحەتی باش بێ، مەسەلا شتی بۆ نمونە لە هاوینە شتێک کە تینوویەکە، شتێک کە مەعیدەی عەزیەتەدا، ئەوانە نەخوا، خواردنێک بخواکەواوەکو لەگەڵ سیحەت و لەگەڵ ئەوە بگونجێ. بەڕاستی ینی ڕۆژوو ئیسلام زۆر وەکو بڵێ حیکمەت و فەلسەفە و واتای گرنگی تایە. من پێشەوە بێمە ئەم بەرنامە شتێکم خوێندووە لەسەر گەورەی ڕۆژوەڵێ سەربازێکی ئەڵمانی لە جەنگی جیهانی یەکەمە تووشی ئێش و ئازاری جوولگەکان بوو، بە جۆرێک ئیتر وردە وردە هەرچی عیادە و دکتۆر شتە کردی هیچ عیلاجی نەبوویتر بە گاڵۆک و دارشەقوشت نەبێ نەیەتوانی بۆ ڕابەڕێەوە. برادێکی پێوت بۆ بە ڕۆژوو نابی عیلاجێکی ئاوا هەیە، ئەم ڕۆژە کە چۆن لە ئیسلامای ڕۆژوویەکی ئاوە، وەڵا ئەویش لێ دەستی بە ڕۆژوو کرد تا 90 ڕۆژ، لە ڕۆژی 90 تەواو چاک بووە بە پێی خۆی ئەگەڕا هیچ ئێش و ئازاریشی نەما. دوایم کابرا دەستی کردبەوە عیادەیەک و وەکو لە شتێکی داناکەواکو بە عیلاج بە ڕۆژوو چارەسەری نەخۆشی بکە. ئیتر کوڕا و کوڕی تا ئێسش کە نازام کوڕەزایەتی ماوە یەکێک لەو داعی ئیسلامیانە چێ لە ئەڵمانیا سەری لێدا، ئیت ئەوش بە ڕووداوەکەی باپیرەیە گێڕێتەوە، لە باپیرم ئاوای کردو ئەمەی دایانەوێت ئێمە کوڕا و کوڕ لە دوای باپیرم باوکیشم کردوێتی دوای باوکیشم ئیسە من ئەیکەم ئێمە چارەسەری زۆر نەخۆشی بە ڕۆژوو گرتنەکەی. دیارە زۆر شتی گەورەی تایە ڕۆژ، بەڵام لەوانە ئێمە هەمووی نەزانین یا پەیمان بە هەمووی نەبردبێ، هەمووی وەکو بڵێ لە ڕووی عیلمی و زانستی و پزیشکیەوە چیتیا ئێمە
یا لەو ئاسانە بین یا لێکۆڵینەوەمان نەکرد بێ یا دکتۆر و پزیشکەکان وەکو پێویست بە دواچوونیان نەکردبێ ئەگەر نا عیبادەتە ئیسلامیەکان سەرڕایەوە پەرستش و عیبادەتە بۆ خوای گەورە پڕشەتی لە حیکمت و لە سوود و لە قازانج بۆ ئینسانەکان. بۆیە من دوو کتێبی دوو پزیشکم خوێندۆ تۆیکیان لێ الصوم علاج كل الأمراض نەخۆشیەکان هەموو چارەسەرەکان ئەڵێ الصوم علاج بالمعجزات يعني ڕۆژوو چارەسەرەکی و کوشتی معجزە وایە هەر زۆر شتی سیر و سەمەرەی لێ پێیاوی لەبەرەوە بەڕاستی ئەو شتە گەورانە هەمووی لە عیبادەتەکان بەڵام بەداخەوە زۆر جار ئێمەی موسڵمان ناتوانین یا لەو ئاسە عیلمیانین یا نایکێنە هەمی خۆمان بە دواچوونی ورد بۆ ئەم شتانە بکەین بۆ ئەوەی ئەو موسڵمانانە سەرڕای بەجێهێنانی لایەنە عیبادی و پەرستیەکە بۆ خوای گەورە ئەم لایەنە عیلمی و تەندروستی و حکمەتە گەورە دنیایانش لە عیبادەتەکانە هەیە بۆیان ڕوون بێت بۆی زیاتر هاندەریان بێ بۆی عیبادەتەکانیان بە جوانی و بە چاکی ئەنجام بدەن. پێغەمبەری خوا لە سەردەمی پێغەمبەرە خواردن هەر سادە بووە، خواردن زۆر کەم بووە و زۆر سادە بووە، یا نانی جۆ بووە یا خورما بووە یا شۆربایەکی ئاواشتێکی بەسیط بووە، ئەو جۆرە شتانە بووە. یعنی شتەکانی سەردەمی پێغەمبەر شتی معقەدی تیان نیە. جار بە جارێک مەسا ڕێکەوتۆ پێغەمبەری خوا کۆمەڵی سەحابە صلی الله عليه وسلم سەحابەیەک دعوەتی کرد بن حیوانێکی سەر بڕی بێ خواردنێکی چاکی دروست کرد بێ، حتا ئافرەتێ مەشهورە لە هەموو جمعەیە دعوەتی پێغەمبەر و سەحابەکانێک کرد چی بۆ لانان بعضێ سڵقی بوو بعضێ سڵقی کردبوو لای ماڵا ئەوەی بۆ لێنە یعنی سڵقاوێکی بۆ کردن و بە تۆزێ نانوشتی تێوڵی و وەکو تشری بێ بێخۆ. لەبەرەوە لە سەردەمی پێغەمبەر سەحابەیەک پیاوێکە فەرمی حتا ئاردی گەنم لە سەردەمی پێغەمبەر نەبوو، ئەوەی کە بوو ئاردی جۆ بوو. يعني يك حديثي صحيح ما نية محدث يقفرمي يك حديث صحيح ما نية بيسلمني لسدمي بيغمرا ناني آردي جنم كراب وآردي أن نبي جاوته وانا كم بوا نيان بيجاوته وسوس وشتكي بقرن هل بهموينك وكدوانا بهوير وكدوانا بنحن باشترین پاشێو پێغەمبەر صلی الله عليه وسلم مهم پاشێوکردنەکەی لە ئەسڵا مهم پاشێوکردنەکەی هەڵسانەکەیە خواردنی زۆر و کەم مهم نییە. یعنی کەسێکە زۆر بخوا هەیە ئیشتیهایە زۆر ئەخوا هەیە ئیشتیهای نییە کەم ئەخوا یاخود کۆمەڵە خەڵکی کۆمەڵەکە ئەمە گرنگ نییە، بەس گرنگ لە پاشێوەکایە. بەڵام باشترینیان ئەوەیە ئینسان خواردنێ بخوا شتێ بخواکەوە بتوانێت یارمەتی دەربێ بۆ ڕۆژەکەی بتوانێت ڕۆژەکەی ڕێکوێک بگرێت. ئیتر زۆر جاران پێغەمبەر صلی الله عليه وسلم بە چەندین کە خورمایەک پاشێوی کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمیشە سەحابەکان ئەگەڕنەوە فەرمێن بینی پاشێوی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ کاتی بانگ بۆ کاتی نوێژ نەک بانگ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بینی پاشێ و بانکە ئەندازەی 50 ئاەت بخوێنێت. طبعا 50 ئاەت قورئان خوێنی 50 ئاەت تۆ بڵێ 20 دقیقە بۆ نیم ساعت لەوە چه کەمتریش بێ، بەڵام تۆ ئەوەندەی بۆ دابنێ. باشترین پاشێ ئەوەیە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا ئەفەرمێ ئومەتی من بەردەوام لەسەر خێر و چاکە و لەناو خێر و چاکەن هەتا وەکو درەنگ پاشێ بکەن درەنگ پاشێ بکەن ئێواران زوو بەربانگ بکەنەوە. یعنی ئێستا پاشێوکردن وەها باشە هەتا نزیک بێ لە بانگەوە باشترە خێری زیاترە. لەبەرەوە ئینسان جاری وایە سعادێ کابرا پاشێوەکە و ئەخەوێتەوە لەچ نوێژەکە بیانی دەدەستچێ. بۆیە باشترین پاشێو هەتاوەکو لە بانگەوە نزیکتر بێ پاشێو بکەم و باشە دوای پاشێوەکە بێ بۆ مزگەوت چاکترین پاشێوە کە نزیک بێ لە بانگ لەو لایشۆ لەگەڵ بانگی فەرموو نەوەسێ هەتا نوێژەکەی بکە نەوەسێ هەتاوەکو بانگەکە ببڕێتەوە نەوەسێ کۆمەڵە دوعاونزا بکە اینجا دوای ڕۆژەکەی بشکێنێ لەگەڵ الله ئەکبەری بانگی ئێوارە باشترین ئەوە چکە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ بەردەوام ئومەتی من لە خێران هەتا وەکو پاشە و دوا بخەن و ئێوارەش ئیفتار زوو بکەنەوە ڕۆژوو بشکێن. چاکترین پاشێ ئەوەیەکەوە ئێمە ئاماژەمان پێدا کە پێش بانجی بەیانی بێت و نزیک بێت لە بانجی بەیانی و لە پاشێوەکانیشماندا یعنی ئەو خواردنانە بخۆینکەوە سادە بن خواردنی سووک بن. یعنی ئێمە چۆن بەیانیان پێش ئەوەی ڕەمەزان بێ هەڵدەساین چەند پارویەک نان و ماسمان دەخوارد ینی خواردنێکی سووک کەم کەسێ نەبوو بە عادەت لە بەیانیاندا تۆ سەر و پێ بخۆی و یان مەسەلەن شلۆ برنج و گۆشت بخۆی و ئەمانە لەبەرەوەی خواردنی بەیانیان سووک و ئاسانە پاشێوەکانیشمان خواردنێکی سووک و سادە بێت باشترە بۆ ئەوەی کەوا بتوانین کەوا هەرچی هەبێت گرنگەوەی ئینسان ئەو بزانی چی پێت دەخورێت
چیت پێ دەخورێ زەخر لە خۆمان نەکەین و بە پێی توانای خۆمان خواردن بخۆین و پاشێوەکە بکەین بۆ ئەوەی کەوا ببێتە هێز و گڕوتوینێک بۆ جەستە و لاشەمان. کاتەکەی پاشێوکردن تا درنگکەوێ کاتەکەی چاکترە. حتا لە ڕواتاتوە فەرمێ عەرزیەکی لە ئەسابیان کە ئایا بینی پاشێوکردنەکە و تاوەکو بانگدان چەندێک بە فەرمی بە ئەندازەی خوێندنی 50 ئاەت بووە. 50 ئاەت بوانی کاتێ نزیک بیتەوە، بەڵام ئەوێ پاشێوەکە لە کابێ لە شەوا بێ بۆ زۆر وا نزیک نەبێتەوە کە وەڵات احتیمالی بانگی فەرموو بێ و بانگی نەفەرموو بێ ئەوە هەنە وا بێتانێ کاتەکەی دوا بخات. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئەم پارشەوەی کە ئەنجامی ئەدات چی ملائیم بێ بۆ خۆی. باشترین شت ئەوەیە کە شتە شلەمەنیەکان بخوات، چونکە جەستەی ئینسان پێویستی بە ئاوایە زۆرتر و ئەو خواردنانە بخوا کە تونیەتی بۆ نایەنێت و ئەو خواردنانە بخوا کە مەقەومە هەیە کە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خورما خوراوە زەید بووە ئەو خواردنەی ئەو سەردەمە. لێرەشون لەم سەردەمەی خۆشمانە ئەو خواردنانە بخۆین کە سوودمەند بێ بۆ تەندروستی لەشمان. ئەوە شتێکی باشە لە کە پاشەوەکەی بکەین بە تایبەتی ئەو خواردنانەی کە لە مەعیدا زیاتر ئەمێنێتەوە و ڕێنمایی تەندروستی وەرگرین بۆی چه خواردنێک باشترە. ئینسان ئەتوانێت ئەمڕۆکە چونکە وەسائیلی زانست بەرەو پێشتر چووە چی بۆ لەشی قازانشترە ئەوە کاپێک.